عجیبه وبني تو من معلومات جلا معلوم تفروتوناك اگر تو نهایت من 6 سالی تل باونورو ولی خوشم میاد ولی روح ولی چاو ولی دلم خاطر ویلیامسی تەمەنی زاوا 93 ساڵ و بووکیش 92 ساڵ. بەدڵێکی خۆشەوە پێکەوە قسە دەکەن یەکەم گەشتیانە لە نێو مانگی هەنگوینی. تەنیا 4 ڕۆژە لە دادگەی خانەقین پەنجەمۆریان لەسەر گرێبەستی هاوژینی کردووە. حاجی سلێمان حەمید خەڵکی گردەگۆزینەی کەلارە و جەمیلە قادر خەڵکی شارەدەی باوەنورە. سەرباری زۆری تەمەنیان بەردەوام دەستیان لە ناو دەستی یەکدایە. ئەگەر ئیمانی قایمی و غیرەتی خۆش نەتی خۆی توش گوناحەکە خۆشی توێش گوناح ناوێ ژنێ تێرێ و ئەنەوە بووکوزاوا پێشتر ژیانی هاوژینیان پێکهێنا بوو بەڵام هاوژینەکانیان کۆچی دواییان کردووە. ئێستا هەردووکیان دووەم جارە ژیانی هاوژینی پێک دەهێنن. ئەنگسرەیەکم بۆ کرد ئەویش 560,000 کێشی گەورەی قورس. جەمیلە 10 مسقاڵ زێڕی پێشەکی و 10 مسقاڵی پاشەکی لە مارەیەکەیدا هەبووە بەڵام حاجی سلێمان 3 مسقاڵ زیاتریشی بۆ کردووە. لا ئەو بڕیارمەدا بەخواچی داوایان کردم وتم شو ناکەم. کوڕێکی برازاگەی حاجمتی مامۆژن شۆکێ شوکەرە ئەم حاجێ ڕێک و پێک و پیاە تۆ تک نییە و باشە شوکەرە ئەمە ئێر کردو و ئەمی نەچەکەی تر نەیکەی ئێستاگە خوا کردی و ئێستاش خۆشم گەرەکە و حتاوکەوەی ستایت تەر ماستانی و هالمە پەنایە و نیسارمە پەنایە. کوڕەکانی حاجی سلێمان بە دڵخۆشیەوە پیرۆزبایی لە باوکیان دەکەن بۆ دووبارە چوونە نێو قەفەسی زێڕین. بەپێی ئەو گرێبەستەی کە لە دادگەی خانەقین بڵاوبووەتەوە هاوسەرگیری حاجی سلێمان و خاتو جەمیلە یەکەمین هاوسەرگیریە لە عێراق کە لەو تەمەنە کرابێت. هونەر حەمید ڕووداو کەلار. سپاس.